بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام هەوڵ دەدەین لەم بەرنامەی سۆراغی مێژوودا قسە لەسەر دروستکردنی مێژوو بکەین دەپرسین ئایا کێ مێژوو دروست دەکا سەرکردە یاخود گەل ئایا پەیوەندیەکانی نێوان مێژوو دەسەڵات چییە ئایا دەسەڵاتی سیاسی و هێز ڕۆڵ دەبینێت لە دروستکردنی مێژوودا یاخود مێژوو بە شێوەیەکی گشتی هەموو کارکتەرەکانی ناو کۆمەلگا بەشداری دەکەن ئایا کات یاخود جوگرافیا دەوری هەیە لە دروستکردنی مێژوودا یاخود مێژوو تەنها ئەوانە دەینووسنەوەکە دەسەڵاتدارن ئەم تەوەرەی بەرنامەی سۆراغی مێژوومان بە میوانداری هەریەک لە بەڕێزان پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر هیوا عەزیز مامۆستا لە زانکۆی سلێمانی دکتۆر محەممەد عەبدوڵڵا کاکەسوور پرۆفیسۆری یاریدەدەر و مامۆستا لە زانکۆی سەلاحەدین بەخێربێن بۆ سودوی سۆراغی مێژوو. دکتۆر محەممەد کێ مێژوو دروست دەکات؟ لە ڕاستیدا ئەو پرسیارە دوو وەڵامی هەیە بە شێوەیەکی گشتی بەجێرەی ئەو کتێبانەی باس لە مێژوو زانستی مێژوو دەکەن هەندێک دەڵێن کەەوە سەرکردەکان ڕۆڵی سەرەکی دەبینن یان پاڵەوان ڕۆڵی سەرەکی دەبینی لە مێژوو بە ئۆچوونێکی تر هەیە زیاتر ئەوانەی ئاراستەی چەپ یان مارکسیان هەیە دەڵێن نەخێر گەل مێژوو دروست دەکا ئەوە گەلە سەرکردەکانیش دروست دەکا ئەگەر گەل نەبن ئەو سەرکردانە ئەو ڕۆڵیان نابی من پێم وایە کە دەکرێت ئێمە لە نێوان هەردوو بۆچووندا بۆچوونی سێەم دروست بکەین بڵێن دەکرێت سەبارەت بەو نەتەوانەی پێشکەوتونە ڕادەی خوێندەواریان تێدا بەرزە ئابوووریەکی بەهێزیان هەیە ئاستی کۆمەڵایەتیان پێشکەوتو و جێگیرە بڵێن گەل مێژوو دروست دەکا یان یەکسانە لەگەڵ سەرکردە لە دروستکردنی مێژوو بەڵام ئەو گەلانەی دواکەوتونە لە ڕووی سیاسی ئابووری کۆمەڵایەتی ئەو گەلانەی داگی کراون خاوەن دەوڵەتی خۆیان نینە بۆ نمونە وەکو کورد لەو جۆرە گەلانەدا بەڕای من بە هیچ شێوەیەک ئەوە گەل نییە مێژوو دروست دەکا ئەوە سەرکردەکانن مێژوو دروست دەکەن ئەوە ڕای منە سەبارەت بە گەلی کورد ئێمە ناتوانین بڵێن گەلەکە مێژوو دروست دەکا بە پلەی سەرەکی بەڵام گەلیش لە دەرەوەی مێژوو نییە بەڵام سەرکردە ڕۆڵی سەرەکی تێدا هەیە ئەوە بۆچوونی منە ئەگە بە شێوەیەکی گشتی ئێمە باز لە مێژووی گەلان بکەین و بازە و تێکستانە بکەین کە لە بەردەستانە زۆربەی ئەو مێژوانەی نووسراونەتەوە پێتوانە بەشێکی زۆری لە ئەوانە نووسیویانەتەوە کە لە نزیکی سەرکردە کارابوون یا لە دەرباری پادشا و میر و دەسەڵاتدارەکانە بوون ئەمە ئەوە ناگەیەنێ کە یعنی لە ناو مێژوودا یا ئەوەی کە پێوتێ لە ناو ڕەوڕەوەی مێژوو یا بزواندنی مێژوو زیاتر سەرکردە کاریگەرەکان لە پشتیەوە بوون. بەڵێ من وام گوت بە شێوەیەکی گشتیش لە زۆربەی قۆناغەکانی مێژووی مرۆڤایەتیدا زۆربەی میلەتان لەوانەیە خاوەن دەوڵەتی خۆیان نەبوونە لە ڕووی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی ئەوەندا پێشکەوتوو نەبوونە بۆیە زۆربیان ئەو شتیان بەسەردا دەچەسپێ کە سەرکردەکانیان مێژویان دروست کردووە و ئاراستە کردووە نەک خودی گەلەکان بۆیە بە شێوەیەکی گشتی سەبارەت بە ڕووداوەکانی مێژوو بەڕای من سەرکردەکان ڕۆڵی سەرەکی تێدا دەبینن دەکرێ بڵێن ئێستا هەندێک نەتەوەی پێشکەوتو دەوڵەتی پێشکەوتو هەیە بڵین لەو دەوڵەتانەدا گەل مێژوو دروست دەکا یان بە یەکسانی لەگەڵ سەرکردە مێژوو دروست دەکا دەکرێ بڵێن لە ئایندەدا لەوانەیە ئەو نەتەوانەی دواکەوتوشن یان لە ئاستێکی پێشکەوتنی پێویستدانینە ئەوانە بتوانن بگەنە ئەو ئاستەی کە گەل مێژووەکە دروست بکە بەڵام لە قۆناغی ئێستادا من پێم وایە تاکو ئێستا زۆربەی سەرکردەکان و سەبارەت بە ڕۆژهەڵات ئەوە سەرکردەکان بە ڕەهایی دەتوانم بڵێم بە پلەی دووەم گەلەکان بەشدارن لە دروست سەبارەت بە کوردیش کورد لەبەر ئەوەی هەر دەوڵەتی نەبووە کیانی سیاسی لاوازی هەبووە لە شێوەی میرنشین نەک دەوڵات یعنی خۆناغێکی نزمترە لە دەوڵات زۆربەی کات خاچی داگیر کراوە من پێم وایە سەبارەت بە کورد سەرکردەکانن زیاتر مێژویان دروست کردووە. بەڵام تۆ لە سەرەتا وەک باسی کرد جۆرێک لە دابەشکاریت باسکرەوەی کە لە نێوان بڵێن چینی پرۆلیتاریا و زەحمەت کێش کە پێی وایە گەل مێژوو دروستەکەوە ئەوەشی کە لە نێوان چینی دەسەڵاتدار و کاپیتاڵ و سەرمایەدارەکان ئەوە دوو جۆرە ئاراستەیە لە پێڕوانین بۆ دروستکردنی مێژوو ینی هەندێک لە توێژەران نووسەران پێیان وایە کە سەرکردە ڕۆڵی سەرەکی هەیە کارلایل لە کتێبێکی بەناوبانجی هەر بە ناوی پاڵەوان لەوێ کارلایل باز لەوە دەکا کە پاڵەوان مێژوو دروست دەکا بە پێچەوانەی وەش ئاراستەی دی هەیە دەڵێن گەلە
سەرکردەش دروست دەکات ئەگەر ئەو گەلە نەبایە ئەو سەرکردە لە چێن دەرپەیدا دەبوو و ئەو سەرکردەیە هێزی خۆی لەگەل وەردەگری. یعنی ئەو دوو ئاراستەیە هەیە لە مێژە، بەڵام من وەکو گوتم ئێمە دەتوانین لەو دوو ئاراستەیە ئاراستەی سێم دروستکەین شتێک زیاتر لەگەڵ ئێمە بگونجێ، چونکە لەوانەیە ئەو دوو ئاراستەیە هەردووک زیاتر لە ڕۆژ ئاوا پەیدا بوونە، زیاتر ئەوانە شارەزای سروشتی کۆمەلگای کوردی ئێمە نەبوونە. ئێمە دەتوانین مێژوو لەگەڵ کۆمەلگای خۆمان لەگەڵ مێژوو خۆمان بگونجێنین، چونکە خاڵێکی زۆر گرنگەیە هەموو داهێنانێک لە مێژوودا بریتە لە تێکەڵکردنی کۆمەڵک مادە کە لە پێشتر هەیە. یعنی هیچ داهێنانێک لە نەبوونەوە شتێکی نوێ دروست نەکراوە، ئەوە تەنها خوددایە کە شت لە نەبوونەوە دروست دەکات، کەون گردردون مرۆڤ لە نەبوونەوە دروست دەکات، بەڵام مرۆڤ ناتوانانی هیچ شتێک لە نەبوونەوە دروست بکات، بەڵکو کۆمەڵێک مادە کە لە ئەسڵدا هەنە کۆمەڵک کەرستە کە هەیە لە بەردەمی لە سروشدا لە کۆمەلگاکەیدا دێ ئەو کەرستانە تێکەڵاو دەکات شتێکی نوێی لێ دروست دەکات. بەڵێ دکتۆر هیوا ئەم پرسیارە ئەندازەیەک لەوانەیە ڕەهندێکی کلاسیکی هەیە کە قسە لەسەرەوەکەن کێ مێژوو دروستەکان کە بۆ نزیکەی بە 40 ساڵ دەچێت لە ناو توێژی لە ناو نێوەندە ڕۆشنبیری و زانستی ڕۆشنبیریەکان و زانستی مێژوودان پرسیاران دەور و ژێنرێ. بەڵام ئێمە دەبینین لە واقعەکە زۆرجار دەست و پەنجەکردن لەگەڵ واقعاوە خوێندنەوە یا بینینی ئەمڕۆ لە خوێندنەوەیکی مێژووی ڕابردووە وامان لێکە هەمیشە ئێمە قسە لەسەر ئەم تێزە بکەین. یعنی پێدوانی ئەمە بەردەوام پێویستە ئێمە بزانین کە ئەوە چێە مێژوو دروستەکە، وەکو ئەو بۆچوونەی کە دکتۆر محەممەد باسی کرد لە نێوان دوو بەری جیاوازە هەنێ پێی وایە پاڵەوان و دەسەڵاتدارەکان و خاوەن هێز دروستیەکە، ئەوەی تریش پێی وایە بەرەی گەل و خەڵکی جوتیار و زەحمەت کێش دروستیەکە. هەی پێدوانی ئەم پرسیارە هەموو کاتێ ئەوکو توێژەرێکی بواری مێژووی هاوچەرە هەموو کاتێک ضرورەتی دووبارەکردنەوەی هەیە. بە دڵنیاییەوە پێویست ینی پێویستە بەردەوام قسە لەسەر ئەو بوارە بکرێت کە ئایا مێژوو کە دروستەکە بە تایبەتی لەو ڕەهندەوە کە ئێمە ئەگەر پێمان وابێ مێژوو ئیرادە لە پشتێوەیەتی و مێژوو بنیادێک نییە کە لە خۆیەوە دروست ببێ و بە پێویستی مرۆڤەکان، بە تایبەتی لەو تێڕوانینەی کە مێژووی مەبەستی یاخود ئەوەی کە با بڵێن ئاراستەکردنی مێژوو بڕامان بە ئاراستەکردنی مێژوو هەبێ بە دڵنیاییەوە پێویستە لەوە بکۆڵینەوە کە ئایا ئەوە چێ مێژوو ئاراستە ئەکە یاخود دروستیەکە بۆ معنای کە جەناب باسیەکەی وەکو جەنابی دکتۆر باسی کرد کە دوو ئاراستی سەرەکی هەیە بۆ قسەکردن لەسەر دروستکردنی مێژوو جەنابی ڕوونی کردەوە من ناسمەوە سەرەوە بابەتە، بەڵام ئەوەی کە گرنگە ئەوەیە کە کاتێک کە تۆ قسە لەسەر کایەکەکەی بوارێکەکەی بە دڵنیاییەوە پێویستە هەلومەرجی خوێندنەوەی ئەو واقعە لە بەرچاو بگری و بزانی لە چ پێگەیەکایە و بنیادەکانی چین و بە چه ئاراستەیەک کەوتۆتە سەر ڕێخۆی. لێرەوە قسەکردن لەوەی کە ئایا مێژوو لەمڕۆ ئێمە چۆن سەیری بکەین وەکو کورد، ئایا پێم چاوەڕێی پاڵەوانە بین یاخود بەو شێوەیە کە با بڵێن چاوەڕێی گەلبین مێژوو دروست بکە. لە حقیقەتە ئەگەر ئێمە سەیری کۆمەڵێک لەو ئەزمونە مێژویانە بکەین کە لە دەوروبەرمانە ڕوویانداوە بە تایبەتی لە سەدەی 20 لەوە تێگەین کە لە ڕاستیە ئەم دوو تیۆرە ئەم دوو تێڕوانینە بۆ دروستکردنی مێژوو چ وەکۆی کە پاڵەوان دروستێکا چ وەکۆی کە گەل دروستێکا بە تەنها وەکو کاکزۆر ئاماژەی پێکرد لەوانە نییە بگونجێ بۆ ئێمە، بە تایبەتی لەوەشا کە ئێمە ئەکرێ لە بینی ئەم دوو ئاراستەیە ئاراستی سێهەم هەبێت کە پێمان وایە مێژوو بە هاوکاری یەکتر یاخود بەبێ هیچ یەکێک لەو دوو بنیادە مێژوو ئاراستە وەرناگرێت، بە تایبەتی لەوەیە کە ئێمە با چەندین سەرکردەی بەهێزمان هەبێ کە تۆ گەلێکی هوشیارە نەبێ، گەلێکی پەروەردەکراوە نەبێ، گەلێک نەبێ کە توانای تێگەیشتن و ئاڕاستە پێدانی ئەو بارودۆخەی هەبێ کە خواستی هەیە لەسەری یاخود ڕوبەڕووبوونەوەی ئەو واقعی هەبێ کە دژێتی لە ڕاستیان ناتوانانی سەرکردەشی هەبێ ناتوانانی گۆڕانکاری دروست بکەیت و مێژوو دروست بکەیت. نمونە زۆرە، یەکێکی وەکو غاندی سیرکە، یەکێکی وەکو ماندێلا سیرکە، ئەمانە تەنها پشتیان بخوان نەبەست بوو وەکو سەرکردە، بەڵکو لەگەڵ ئەوەیە هەمیشە لە پەروەردەکردنی گەلە لە هۆشارکردنەوەی گەلە لە هۆشارکردنەوەی تاکەکانی کۆمەڵگاکەی خۆی کەم تەرخەمی نەبووە. بۆیە لە ڕاستیە
خودی دروستبوونی ئەو ژمارە زۆرە لە ڕێکخرا و لە کۆمەڵە و لە حیزبی سیاسی لە ڕاستیە کۆی گشتیان ئیشکردن لەسەر جەماوە لەسەر خەڵک لەسەر گەل لەسەر کۆمەلگا بۆ لەبەرەوەی ڕوتی گۆڕانکاری بەبێ بنیادی کۆمەڵایەتی بەبێ کۆمەلگاکە خۆی لە ڕاستیە ئەستەمە بتوانێت بچێتە پێشەوە. بەڵام ئێمە ئەگە بەدیوێکی تررا جیاوازم بۆ چونانە بڵێن هەموو ئەو کارکتەرانەی کە لە ناو ژیانە تەفاعولەکەن بوونیانەیە ناکرێ بڵێن هەموو ئەمانەوە لەگەڵ بوو پێناسەی کە بۆ مێژووە کرێ کە لە ڕووداوەکانی ڕابردووی مرۆڤ و دەوروبەری ئەکۆڵێتەوە بڵێن هەموو ئەمانە بەشدارن لە دروستکردنی مێژوو. خۆی بەدڵنیاییەوە ئەزانین چی ئێمە تەنانەت ئیمڕۆ لە ناوەندی ئەکادیمی قسەمان لەسەر ئەوەیە کە میتۆدی تێگەیشتن لە مێژوو میتۆدی خوێندنەوەی مێژوو بە گۆڕانکاری بەسەرابێت لە ڕاستیە ناکرێت ئێمە چیتر وەکوڵە دەسەوسانی ئەو میتۆدە چەق بەستوانە بین کە پێشتر ئێمە مێژومان پێ خوێندێتەوە و پێڕوانینێکی هەڵەشی یاوە بە دەرەوەی خۆی بە تایبەتی لەوەیە کە ئێمە هەمیشە پێمان وایە مێژوو بنیادێکی وەستا و جێگیرە و پێمان وایە کە ئیتر لە شێوەی چیرۆکێکە ئەخوێنرێتەوە و باسەکرێ وەکو سەرگوزەشتە بۆ خەڵکی نەخێر. هەمیشە من ئەو قسەیە ئەەکەمەوە لە زۆر لە گفتوگۆ وەکوڵە دانیشتەکانە ئەوش ئەوەیەکە ئێمە چۆن بۆ ئەمڕۆ پێویستمان بە ژمارەیەکی یەکجار زۆر لە زانستەیە بۆ تێگەیشتن لە کۆمەلگای ئەمڕۆ مەسەلەن پێویستمان بە میتۆدی سیاسی هەیە بۆ خوێنەوەی ڕووداوە سیاسەکان پێویستمان بە میتۆدی ئابووری هەیە بۆ خوێنەوەی گۆڕانکاری ئابوووریەکان میتۆدی کۆمەڵایەتی بۆ گۆڕانکاری کۆمەڵایەتەکان و هەروەها لە ڕاستیە مێژووش بۆ نمونە کۆمەلگای ئێمە لە مێژووە هەمان هەر ئەم کۆمەلگای ئەمڕۆیە بەڵام لە زەمانێکی تر بۆیە بۆ تێگەیشتن لەو مێژوە تەنها گێڕانەوەی ئەو مێژووە وەسفکردنی ئەو کۆمەلگایە بەس نییە بەڵکو پێویستمان بەسەرجەم ئەم میتۆدوکایانە هەیە بەکاریان بهێنین بۆ تێگەیشتن لە واقعی ئەو کاتەش چونکە ئەگەر ئێمە بەم شێوەیە مێژوو نەخوێنەوە لە ڕاستیە جگە لە ڕووداوێکی بێڕۆح جگە لە کۆمەڵێک تێکستی بێگیان هیچی ترمان نەکردووە ئەمە بۆ ڕابردوش ڕاستە ئەمە بۆ ڕابردوش ڕاستە من باسی ڕابردوو بۆکەم من پێ ئەڵێم ئێمە بەردەوام ئەبێ ئەو مێژووە بە شێوەیەک بخوێنەوە وەکو ڕووداوێکی ئەمڕۆ ناکرێت تۆ تەنها بێ میتۆدی وەصفی بەکاربهێنی بۆ مێژوو ببوورە مامەسا من بەشێکی مەبەستەکەمەوە یعنی ئەو دید و تێڕوانینە بۆ ڕابردوش ڕاستە کە لە ڕابردووە ئەوەی جەنابەت هێمات بۆ کرد ڕوانینێکی کلاسیکیانە بۆ مێژوو بەدڵنایەوە تۆ ئەمەی تۆڵی دەبێت ئێستا ئێمە جیاوازە ڕابردوو ئەم خوێندنەوەیە بۆ مێژوو بکەین بەدڵناییەوە خۆی ئەگەر بڕۆینەوە بە مێژووی گەشەکردنی میتۆدی توێژینەوە بە شێوەیەکی گشتی لە کای جۆراوجۆرەکان و بە تایبەتیش لە بواری مێژوو لەوە تێگەی یعنی ئەو گۆڕانکاریانەی کە قوتابخانە جیاوازەکان بخوێنەوە مێژوو کردویانە لە ڕاستە ئێمە لەمە تێگەین کە بە دڵنیاییەوە ڕۆژانە و بەردەوام لە قۆناغە جیاوازەکانەوە سیرکردنی مێژوو خوێنەوەی مێژوو گۆڕانی بەسەراتوە لەبەرەوە ئەو تیۆری کە پێی وایە تەنها پاڵەوان مەبەستم بیبەسمەوە بۆەوە کە تەنها پاڵەوان مێژوو دروستەکە یاخود ئەوەش کە پێی وایە تەنها ئەکرێت گەل بەبێ بوونی کەسایەتیەک کە سەرکردایەتی ئەو گۆڕانکاری و کۆمەلگای بکە لە ڕاستیە لەوە ناچێ هیچیان ئاکامێکی باش بن بەدەستەوە. بەڵێ دکتۆر لەمەوە گەینە ئەوەی ئایا هیچ پەیوەندیەک لە نێوان مێژوو هێزدا هەیە یا با بڵین دەسەڵات کەڵی دەسەڵاتانی هێزی هەیە چەند هێزێکی بەدەستەوەی کە ئەتوانێت بەکاریان بێنێ ئایا چ پەیوەندیەکەیە ئەمە ئەگەر ئەندازەیەک زیاتر ڕوانینێکی دوورتر یا فەلسەفیانە بۆ خوێندنەوەی مێژوو بکەین کە لە پەیوەندی نێوان مێژوو دەسەڵات چییە؟ بەڵێ پەیوەندی هەیە چونکە دەسەڵاتیش چەندین زۆرە دەسەڵاتی سیاسی هەیە دەسەڵاتی سەربازی هەیە دەسەڵاتی ڕۆشنبیری هەیە دەسەڵاتی ئاینی هەیە ئەوانە هەمووی دەسەڵاتن دەتوانین چەندین شتی تریش بژمێرین خۆ ئەگەر پێناسەی مێژووش بکەین مێژوو بریتە لە هەموو شتەکان بریتە لە ئابووری بریتە لە سیاست بریتە لە کۆمەڵایەتی بریتە لە هەموو شتێکە لە ڕابردوو ڕوویدا کەواتە دەسەڵاتیش بەشێکە لە ڕابردوو و لەبەر ئەوەی دەسەڵات زیاتر دەتوانین ڕووداوەکان دروست بکە ئاراستەیان بکات کەواتە دەسەڵات بەشێکە لە مێژوو و دەتوانین بڵێن دروستکەری سەرەکی ڕووداوە مێژوویەکانە تا چەند ئەمە کاریگەری نێگەتیڤی بەجێهێشتووە لەسەر ڕەوڕەوەی مێژوو و ئاراستەی مێژوو کە بەرەو چه ئاراستەیە یعنی لە ڕاستی ئێمە نابێ وا بیر بکەینەوە کە دەسەڵات هەر سلبیە ینی لە کوردستان زۆر جار خەڵک کە لە حکوومەت ناڕازیە نازان موچەی دواکەوتیە یان لەوانەیە کارەبا کوژایتەوە کە باسی دەسەڵات دەکا وەکو شەیتان یان وەکو شتێکی سلبی ئەوە نییە لە دنیاە دەسەڵات بە شێوەیەکی گشتی شتێکی ئیجابیە بوونی دەسەڵات هەمیشە لە ئاژاوە و فەوزا
باشترە ئەوە ناتوانین نکۆڵی لێ بکەین. دووش مەرجیش نییە هەموو ئۆپۆزیسیۆنێک ئۆپۆزیسیۆنێکی ئیجابیبی، یعنی هەر بۆ خۆشی جارێک وتم ئەگەر ئێمە لە کەون تەمەشا بکەین یەکەم دەسەڵات لە کەوندا دەسەڵاتی خوددایە و یەکەمی ئۆپۆزیسیۆنی شەیتانە. خوددا گوتی ئادەمم دروست کردیە و کڕنۆشی بۆ بن سوزدەی بۆ ببن، ئەوە وەکو دەسەڵات فەرمانی دەرکرد. شەیتانیش وەکو ئۆپۆزیسیۆن گوتیە من بەوە ڕازی نیمە و نازم پاساوی هینا و کەواتە مەرج نییە هەموو دەسەڵاتێک دەسەڵاتێکی خراپبی و هەموو ئۆپۆزیسیۆنێکی باشبی. وەکو گوتمان دائیمەن دەسەڵات بریتە لە ڕێخستنی کۆمەلگا دەوڵات، دائیمەن ڕێخستن باشترە لە فەوزا، باشترە لە ئاژا و پشێوی. ئەزمونونەکانی مێژووە دەرەین ئێمەگە سەیری ئەزمونە مێژوویەکان کەین تا چەند ئەو پەیوەندی کە جەناب و هێمات بۆ کرد لە نێوان دەسەڵات و مێژووە هەیە هێز و مێژووە هەیە تا چەند نەخشێکی یعنی چۆن بڵێ ناڕوون یا لێڵی هەیە لە ڕابردووە کە ئێمە بمانەوێت ئاڕاستەی مێژوو بە ئاڕاستێکی تەندروستە وەرگین بە بزین مێژوویەکی ڕوون بێتە بەردەستمان ئەگەر لە دەرەوەی دەسەڵات بوو بێ ئەم مێژووە نووسرا بێتەوە یا ئاڕاستەکەی بەرەو هەرکوێ ڕۆشت بێ چۆن بۆ ئەوەی کە دەسەڵاتێک توانیوێتی کاریگەری لەسەر بزواندنیە بێ چۆن بۆ. بەڵام لێرە مەبەستی پرسیارەکەی تو ئایا لە دەرەوەی دەسەڵات لە دەرەوەی چ دەسەڵاتێک دەسەڵاتی سیاسیە یان عسکەریە یان ئاینیە ڕۆژ چونکە ئەو دەسەڵاتانە لە یەکتری جیاوازن بۆ نمونە بەڵێ ئەخر لە ناو کۆمەلگادا هەموو ئەو دەسەڵاتانە هەیە دەسەڵاتی سیاسی تەیە دەسەڵاتی ئاینی ڕێسان وەکو توێژەرێکی بواری مێژویا و چرخ پۆلێنی بکەن بەڵێ ئەکرێ ئێوە پۆلێنی بەڵێ مەسەنە من بۆ ئەوەی شتەکە ئاسان بکەمەوە بۆ نمونە هەندێک نەتەوە یان دەوڵەتە بووە دەسەڵاتی عسکەری بەهێزتر بووە هەندێکە بۆ دەسەڵاتی ئاینی ئەگەر جوولەکە بە نمونە وەربگرین جوولەکە لە پێش زاینەوە تاکو ساڵی 1940 دەوڵەتیان نەبووە یعنی ئەوەی کە باز دەکرێ مەملەکەتی حەزرەتی سولەیمان و داود و ئەوانە ئەوەش لە کتێبە پیرۆزەکان باز دەکرێت بەڵام لە نووسینە مێژوویەکاندا زۆرجار مێژونووسەکان ئاسارێکی نابینەوە شوێنەوارێکی نابینەوە بەڵام مەسەن تەورات باسی دەکات قورئان باسی دەکات کە دوو پێغەمبەر هەبوونە و دوو دەوڵەتیان هەبووە و مەلیک بوونە و دەسەڵاتێکی فراوانیان هەبوو هەتا ئەوەی حەزرەتی سولەیمان مەسەن حیوانات و جن و ئەوانەی بۆ تەسخیر کراوە پاش ئەوە کە دەسەڵاتی جوولەکەکان دەڕوخێت تاکو ساڵی 1940 دەوڵەتی ئیسرائیلی نوێ دروست دەبی جوولەکە دەسەڵاتی عسکەری نەبووە بەڵام جوولەکە مێژووی نووسیوێتەوە بەشداری کردیە لە دروستکردنی مێژوودا باوەڕی بەخۆی هەبووە دەسەڵاتی ئاینی هەبووە لە ناوخۆی ینی فەرقی هەیە لەگەر نەتەوە چیدی تەنها دەسەڵاتی سیاسی یان عسکەری هەبووە بۆیە ئێمە دەبی جیای بکەینەوە ئایا تو مەبەستە چیهان نمونەیە لە چیهان سەردەم لە چیهان دەوڵات چونکە ناکرێ ئەمە هەموو شتەکان تێکەڵاو بکەین بێگومان ئێمە طبعاً کە ئەڵەم ئەزمونونەکانی مێژوو ئێمە بێگوم ئێستا کە ئەگەر تۆ بۆ نمونە دەتوام نمونە چیتریشت بدەمێ لە مێژووی کۆن مەسەن دەڵێن ئارامیەکان یان ئەوانەی نەتەوە کۆنەکانی ئارامیەکان بۆ نمونە ئەوانە دەسەڵاتی عسکەری بەهێزیان نەبووە بەڵام لە ڕێگای بازرگانیەوە توانی یانە شارستانیەتی خۆیان بڵاوکەنەوە پیتی ئارامی بڵاو بکەنەوە ئەوان نەهاتینە لە ڕێگای هێزەوە قووەتەکی عسکەریان هەبی بتوانن ئەو پیتانەیان ئەو زمانەیان فەرز بکەن بەسەر ناوچەیدی ئەوان لە ڕێگای شارستانیەوە لە ڕێگای بازرگانیەوە هەتا ئەو پیتە ئێمە پێی دەڵێن عەرەبی ئەسڵەکەی ئارامیە لە دەوڵەتی ساسانی کە دەسەڵاتێکی سیاسی و عسکەری زۆر بەهێزە بووە لە هەندێک شوێن مراسەلات بە ئارامی کراوە ینی لێرەدا مەرز نییە هەر دەسەڵاتی سیاسی و عسکەری بتوانی خۆی فەرز بکە هەندێک جاران دەسەڵاتی سەقافی بەهێزترە لە دەسەڵاتی سیاسی و عسکەری لەوانەیە دەسەڵاتی ئاینی وەکو لە ئێران بینیمان شا لە قیمەی سوڵتە بوو بەڵام دەسەڵاتی ئاینی کە لەو کاتدا معارز بوو لە بۆ هات کودەتایەکی کرد بەسەر شادا و دوایە دەسەڵاتی گرتە دەست لە وڵاتەدا هەندە جاران سەرۆکی دەوڵەت ناتوانانی بڕیارێک دەربکە لەبەر ئەوەی مەزهبێک لە وڵاتە بەهێزە لەبەر ئەوەی مەلایەک لەوانەیە فتوای دژی دەربکە لەوانەیە هەندێک جاران لە ڕۆشنبیرێک بترسێ یعنی
لێرەدا ئەمە دەبی دەسەڵاتەکان جیاواز بکەینەوە سەردەمەکان جیاواز بێگومان دکتۆر وایە بەڵام ئێمە ئەگەر بێت و بڵێن ئەزمونونەکانی مێژووە ئەوەی مێژوو نووسراوەتەوە لە بەردەسی ئێمە هەیە ئەگە مێژووی مرۆڤایەتی بەگشتی باسکەی و ئەوەشی کە بەڕێزی هێمای بۆکە بێ سەردەمەکان وە مێژوەکان و قۆناغەکان و مێژووی تەنانەت ناوچەکانی جیا بکەینەوە بەڵام ئەوەی کە ئەزمونونەکانی مێژوو پێمانە لە بە شێوەیەکی گشتی ئەکرێ ینی هەڵێنجانێکەیە لەو ئەزمونانەی مێژوو کە ئەم پەیوەندیانە تا چەند پەیوەندی حاڵەتشی نۆرماڵ و ئاسایی بووە و ڕێڕەوی نووسینەوەی مێژوو ڕێڕەوەیکی تەندروستی وەرگتۆر وەک دکتۆر هیواش ئاماژەی پێکرد کە ئێستا پێویستە خوێندنەوەیەکی تازە بۆ ئەوە بکرێ بۆ ئەوەی کە ئەگەر بەڵێ ئەمن دەتوانم من پرسیارەکەی من بە شێوەیەکی گشتگیر بوو نەک دیاریکردنی زەمانێکی دیاریکراوە بەڵێ ئەگەر بە گشتگیری وەڵام بدەینەوە دەتوانین نمونەی پێغەمبەرەکان بینینەوە پێغەمبەرەکان لە کتێبە پیرۆزەکان باسکراون قورئان تەورات مثلا ناوی کۆمەڵک پێغەمبەر هاتووە بەڵام ئێمە کە لە زانستی مێژوو دەگەڕێن بە دوای ئەو پێغەمبەرانەدا بێزگە لە پێغەمبەری ئیسلام محەممەد صلی الله عليه وسلم ئەوانی دیبوونیان نابینین مثلا بۆ نمونە تا حوسێن لە ساڵی 28 کتێبێکی نووسی فی الشعر الجاهلی کە هەرایەکی گەورەی ناوە دەڵێ با تەورات و قورئان هەر باسی پێغەمبەرێک بکەن بە ناوی حەزرەتی ئیبراهیم بەڵام تەوانەوە لێرە لە کەناڵێکی ئیسلامینە و ناقل الکوفری لەیسە بکافر دەڵێ بەڵام لەبەر ئەوەی شوێنەوار بەڵگەیەکمان ناداتێ لەسەر بوونی کەسێک کە ناوی ئیبراهیمە لە چ شوێنێک ژیایە کەواتە ئەوە وەکو ئەفسانەیەک تەمەشا دەکات لێرەدا دەبینین لە بینی قورئان و تەورات کە دوو کتێبی ئاسمانینە و لە بینی دەسەڵات ئەو پێغەمبەرانە هەمویان دژی دەسەڵاتی سەردەمی خۆیان بوونە موسا دژی فرعون بووە یوسف دژی فرعونێک بووە حەزرەتی ئیبراهیم دژی نەمرود بووە و بەش پێغەمبەرەکانی دیش ئەوانە لەوانەیە دەسەڵاتی دنیایی باسی نەکردوونە سڕیونەوە لە مێژوو بەڵام دەبینین قورئان و تەورات ناوی ئەوانە بەشێک لە هەڵسو کەوت و ڕووداوەکانیان تەسجیل کردوون کەواتە ئەوانە بزر نەبووینە یعنی لێرەدا وەکو گوتمان دەسەڵات هەر دەسەڵاتی سیاسی و عسکەری نییە هەندێک جاران دەسەڵاتە ئاینیەکە کە لێرە خۆی مەسەڵەن لە قورئان و ئینجیل دەبینیتەوە ئەوەندەی ئەو پێغەمبەرانەی پیرۆز کردیە بە هەر دەسەڵاتە سیاسی و عسکەریەکان بیان سڕنەوە نەیانتوانیەوە بەڵکو ئەوانە تەقدیس کراون ئەمن نمونەیەکی تریت بۆ دەینەوە ئیمام حوسێن دوور لە مەسەلە مەذهبیەکەی سوننە و شیعە ئێمە سوننەینە بەڵام خۆ ئیمام حوسێن لە ڕووی عسکەریەوە کەسێکی شکست خواردوو بوو بەڵام ئایا و معاویە لە ڕووی عسکەریەوە کوشتی و شەهیدی کرد لە ناوی برد بەڵێ یەزیدی کوڕی معاویە داوای لێبوردن دەکەین بەڵام ئایا چیهان شعبیەتی لە ناو موسڵمانان ئێستا زیاترە حتا لە ناو سوننەکانیش لەوانەیە ئەگە مقارنە بکرێ ئیمام حوسێن یعنی لێرە ئۆپۆزیسیۆن و دەسەڵاتە بەڵام ئایا یعنی لێرە ئەو شکستە عسکەریە نەبوو هۆی ئەوەی کە مەسەن ئەو کەسایەتیە بزر بکرێ بزر نەبوو بەڵکو خۆشەویستی شەو و ئیمام عەلیش ئەگەر وەربگرین بە هەمان شێوە ئیمام عەلی کەسێک بوو لە ڕووی عسکەریەوە شکستی خوارد لە نەتیجە بەڵام شاری نەجەف لە دەوری گۆڕی مەرقەدی ئیمام عەلی دروست بووە و لە ناو شیعەکاندا زۆر تەقدیس دەکرێت لە ناو سوننەش کەس خلافی لەسەر ئەوە نییە کە ئیمام عەلی کەسایەتیشی نمونانەی بەڕێزێتەوەی بڵێ ئەمەش حکمی مێژووە کەونی ناکات یعنی بەڵێ دەسەڵات وەکو ئەوە مانای ئەوەیە دەسەڵات تەنها دەسەڵاتی عسکەری نییە سیاسی نییە هەندێک جاران دەسەڵاتی ئاینی مەذهبی سەقافی گەورەترە لەو دەسەڵات بەڵێ دکتۆر هیوا هیچ بۆچوونێکتەیە لەسەر ئەو بۆچوونانەی بەڕێز دکتۆر محەممەد کە قسە لەسەر پەیوەندیەکانی نێوان دەسەڵات و مێژووەکەوە هێز لە ناو مێژووە بەڵام ناوبڕێکی کورد وەرەگرم و دواتر وەڵامی بینەران بنەوە بینەرانی بەڕێز و خۆشەویست ناوبڕێکی کورد وەردەگرین و دەگەڕێنەوە لاتان جارێکی تر سڵاو دکتۆر هیچ کۆمنتێکتە بوو لەسەر بۆچوونەکانی دکتۆر محەممەد لە ڕاستە جەناوی دکتۆر ئەو قسانی کە لەبارەی بوونی دەسەڵاتی جۆرا و جۆر لە ناو کۆمەڵگەیە من بەتەواوی لەگەڵیان بەڵام ئەوەی کە گرنگە ئەوەیەکە ئایا ئەو کارلێکە چیەکە لە نێوان دەسەڵات و مێژووە وجودی هەیە بوونی هەیە و ئایا مێژوو با بڵێن لەلایەن دەسەڵاتەوە شوێنراوە بە دڵنیاییەوە بەڵێ
و هەوڵی شێواندنی دراوە زۆر جار و هەوڵ درراوە بەو شێوازە بنووسرێتەوە کە خۆیان ئاێ وەکو وتە مەشورەی کاڵێ هەمیشە مێژوو لەلایەن سەرکەوتەکانەوە ئەنووسرێتەوە وەکەوەی کە هەندێک پیان وایە گەر بۆ نمونە لە جەنگ یەکەمی جیهانی یان دومی جیهانی با بڵێن لە جەنگی دومی جیهانیا بۆ نموناگەر هیتلەر سەرکەوتنی بەدەست بهێنایە سەرڕەوتی مێژوو نووسینەوەی مێژوو ئاراسیکی تری هەبووە شێوازی باسکردنەکە بە جۆرێکی تر ئەکرا ئێستا لە ڕاستی ئەمانە ڕاستن لەسەر بوونی هێز و دەسەڵات وە کاریگەری ئەم هێز و دەسەڵاتە بەسەر مێژووە بەڵام لەگەڵ ئەوەشا حکمی مێژوو وەکۆی کاکتۆر ئاماژە پێکرد زۆر جار شکستی بەم هۆڵانە هێناوە بە تایبەتی لەوەیە بۆ نمونە کاتێکێک لە جەنەڕاڵەکانی ناپلیۆن کە لە شەڕا کوژرێ ناپلیۆن پرسیارەکە ئەمە چۆن بووە لە هەر مرد و تەواو هەڵە بنووسن تا مرد بژی بەڵێ یاخود ئەوەی کە مەسەلەن سەرکردەیەکی وەکو میرابۆ لە شۆڕش فەڕەنسی کە خەڵک بەڵێ بەڵام دواتر کە بەڵگەکان کەشفە بن دەرەکەوێت کە نەخێر ئەمە بە شێوازێکی تر و پەیوەندیکی تری هەیەەوە مامەڵێکی تری لەگەڵا کرێ ئەمە پێمانەڵێ کە ئەگەر چی هەوڵی شێواندنی مێژوو هەبێ ئەگەر چی هەوڵی دەستکاریکردنی مێژوو و ئاراسەکردنی مێژوو بە پێچوانەی ڕەوتە سوشتێکی خۆی هەبێ بەڵام زەمنێک بەسەرایەت کە ئەو چاواشەکاریانە ڕوونەکاتەوە زەمنێک بەسەرایەت کە ئەو لاریانە ئەبێ ڕاستکرێتەوە بە تایبەتی ئیشی توێژەرانی مێژوش ئەمە دوکتۆ من با لێرە ڕادگرم یعنی بەڕای جەنابوو ئەی یعنی ئەبێ ئیتر ئەمە تێپەڕێ و چاوەڕێی زەمان کە یاخود ئەم مێژووە ڕاگرتن و ڕاوەستانی هەیە ها زۆر جارە وترێ هەر لە خەسارێک عقلێک یا پندێک یعنی ئەگەر ئایا ئەکرێ ئەم مێژووە بۆ نوێسە جەناب و نمونەی ئەوە سەربازەکەی ناپلیۆنێ ناو کە کوژرا و خەبەریان یاوەتی و دوان بە نەخۆشیێکی ئاسایی مردووە بەڵام ئەو توتی بڵێن وتێتی لە ئەخیرا بژی سەرکردە ناپلیۆنی گەورە بەڵام مێژوو ئەم حکومەی ئاشکرا کردکەوە دەرنەچووە ئەوەی پەیوەندەکەی نێوان میرابە و لویسی هەژدام لە فەڕەنسا بڵام ئەمەگە بە شێوەیەکی گشتی ئەمە بە خوێندنەوەیکی نوێ خوێندنەوەی بۆ بکەین وەڕوانین وە ناکرێن مێژووە ڕابگیرێت وە نەهێڕێت ئەم قۆناغە یعنی تێپەڕێنرێت هەر لە قۆناغە دیاریکراوەکە خۆیدا یعنی ڕاستیەکانی مێژوو نەهێڵرێ زەمن زۆر بەجێی نەهێڵێت ینی بۆ مانای تۆ بتە وەکۆڵە پلە بە پلە و هەنگاو بە هەنگاو ئاراستی مێژووکەی من بەوەنە بەو مانایی کە چاوەڕوانی زەمن نەکەی بۆی لە ئایندا ڕاستە مێژوویەکان دەرخا بەڵکو هەر نەهێڵی زەمن تێپەڕێ ڕاستە مێژوویەکان بۆ ڕای گشتی لەبەر ئەوەی ڕوودانی مێژوو یاخود دروستبوونی مێژوو یەکێ لە کایەکانی بریتێ لە مرۆڤ و مرۆڤیش بەو بنیادا ئاڵۆز و سروشتەی کە هەیەی هەم لە وەصفی ڕووداوەکان و گێڕانەوەی ڕووداوەکانە ناتوانێت وەکو پێویست وێنای ڕووداوەکان بکە هەم لەوەشە کە زۆر جار لە بەرەوەی خاوەنی هەست و سۆزە وەلایەنگیری بۆ هێزەکانی ناو ڕووداوەکان زۆر جاوای لێکا بە ئاراستەیەک بیر لە ڕووداوەکە بکاتەوە یاخود ستایشە ڕووداوەکە بکە یاخود ژایەتی ڕووداوەکە بکە کە لە ناخەوە حەزی پێێتی و ئەوێ و ئەمانە کێشە بۆ مێژوو دروستەکەن لە ڕاستیە بۆیە مادام مرۆڤ یەکێک لە توخمە سەرەکیەکانی دروستبوونی مێژوو بێ مێژوش ئەو حاڵەتانی هەرتەیەکەوێ بۆیە یەکێ لە میکانیزمە زۆر گرنگەکانی خوێندنەوەی مێژوو تێگەشتن لە مێژوو بریتێ لە چی بریتێ لە کاری ڕخنەگرتن کە ڕخنەکاری بۆ دەقە مێژوویەکان بۆ تێکستە مێژوویەکان زۆر جار نەکە ئەوە جاری وهەیە تێکستێک دروستەکرێ بەناوی سەردەمێکی دیاری کراوە جاری وهەیە پەیکەرێک دروستەکرێ بەناوی سەردەمێکی دیاریکراوە بۆ ئەوەی کە بۆ نمونە ئەو نەتەوەیە ئەو گەلە ئەو دەسەڵاتە ئەو باڵێن بنیادە جوگرافیا عراقەتی خۆی دێرینی خۆی لە مێژووی خۆیان بسەلمێنەوە بڵێ من لە ئەوەندە هزار ساڵ پێش ئێستا خاوەنی پەیکەرێ بوومە دواتر دەرەکەوێت کە نەخێر ئەمانە وانە یاخود ئەو تێکستە ناگەڕێتەوە بۆ فلان قۆناغکە کە باسەکرێ یاخود کە ئاماژەی پێکرێت لەبەرەوە لە ڕاستیە هەوڵی شێواندنی مێژوو هەوڵێکی بەردەوامە و ڕاستە باز لەوا کرد کە دەسەڵات ئەم کار ئەکا بەڵام زۆر جار مێژوونووسەکانیش لەسەر ئاسیتاکە کەسیش ئەگەر مێژوونووسی دەرباریش نەبوو بێ هەوڵی چاواشەکردنی مێژوودا نێوەندا وەزیفەی کارکتەرەکانی ناو مێژوو کە مرۆڤەکانن چیە بێت یعنی بە شێوەیەکی گشتی ئایا هیچ وەزیفەیەکوێت سەرشانیان یاخود تەنها وەزیفەکان وەکو بەڕێستەڵی لەسەر ئەوەیە کە مێژوونووسی یەک لای بکاتەوە لە ڕاستیە ئەوە ڕۆڵێکی بەرچاوە بینێم ئیشی توێژەری مێژوو یاخود مێژوونووس
لە یەکلاکردنەوەی ئەو کێشانە و هەوڵدان بۆ ڕاستکردنەوەی مێژوو و دەرخستنی چاواشەکاریەکان و ڕوونکردنەوەی ڕاستەکان کارێکی گرنگی هەر توێژەرێکی مێژویە لە هەر جێگەیەک و لە هەر شوێنەکە بێ و بە تایبەتیش بۆ مێژووی کورد چونکە ئێمە مێژووی ئێمە بە درێژایی با بڵێن ئەو مێژووی کە ئێمە هەمانە لە ڕاستیە تا ئێستاش لە کاری چاواشەکاری بەدەر نییە و تا ئێستاش با بڵێن پێویستی بە وردەکاری خوێندنەوە و نووسینەوەی ئەو مێژووە هەیە. زمونێکمان لەو بارەوە لە بەردەسایە لە مێژووی سیاسی کووردا کە وەکو ڕەخنانەی ئێوە ئەیگرنۆک و توێژەر کورد باز لە چاواشەکاری لە مێژووە ئاکرێەوە حکمی مێژوو زۆر جار چاواشەکاری لە ڕاستە ئێستای بینی لە ڕاستە ئێستای کورد ئەزمموی ئەمانەی کردووە لە ڕاستی ئێستای بینی لە دروستکردنی چاواشەکاری لە مێژوان نەکە لە کۆناکەەوە هیچ لە کۆنا جوودی هەیە بەڵام ئێستاشەی بینی بۆ نمونە ئەو کەسێک کە بە تەوەجوه و ئایدۆلۆژیایەکی بۆ نمونە بە سەریحی بڵێم ئەلمانیانە سەیری کۆمەلگای کوردیەکە بە شێوازێک دین وێناکە کە جۆرێکە ئەوەی کە دینیە بە شێوازێک وێنای ئەلمانێتەکە کە جۆرێکی ترە لەبەرەوە هەرێکیان بەو نەزڕە و تێڕوانینی خۆی هەوڵیان ڕوودا بە دڵنیاییەوە بۆیە پێویست بەوە هەیە کە توێژەری مێژوو بە شێوەیەکی گشتی زۆر بە وردی مامەڵە لەگەڵ ڕووداوەکان بکاوە باڵێن ئیشی لەسەر بکرێت تەنانەت یعنی لە شێوازی دەربڕینی با بڵێن تێکستەکان و گێڕانەوە ڕووداوەکان ئەبێ وردەکاری بەکار بهێنرێت لەناو عەرەبە ئەوە هەیە مەسەرەن کاڵە قیل حسابێکی هەیە کاڵێ قال حسابێکی هەیە لەسەر قووەتی بەکارهێنانی وشەکە کە بڵێ وتراوە یعنی دیارە نەسەر چاوەی هەیە نازانی کەسەکە چێە یاخود کە بڵێ فلان کەس ئەڵێ فەرقی هەیە وەنیە یان فلان سەرچاوە ئاماژە بۆ ڕووداوەکە کردو لەبەر ئەوە ئیش وەکوتم چاواشەکردنی مێژوو تەنها هێز با بڵێن دەسەڵات بەرپرسیار نییە لەی کە دەسەڵات بەشێکە لەو ئاراستەیە. بەڵێ دکتۆر با من ئەمەی دکتۆر هیوا کە باسی کوردی کرێکم بە دووری و دیوێکیانەوەیە ئایا سەرکردەیان گەل بە ئەزمون و نمونە لە ناو مێژووی کووردا چۆن توانوێتی مێژوو دروست بکە ئایا نموزەجی بەردەستمان لە بەردەسایە و کاریگەریەکانی هەتا ئێسش مابێتەوە ئەمە لەلایەک لەلایەکی دیکە ئایا کورد تا چەند کەوتۆتە ناو ئەو هەڵانەوە کە مێژووی پێچەواشە کراوە. من هەر لە سەر پرسیاری پێشوو دەسەر دەسەڵات و مێژوو دەمەوێت ڕوونکردنەوەی تر بدەم لە ڕاستیدا ئەمە دەبینین دەسەڵات هاندەر بوو بۆ ئەو مێژوو بنووسرێ مثلا ئەو نەتەوانەی دەوڵەتیان هەبوو مێژویان دیار بەڵام کورد لەبەر ئەوەی دەوڵەتی نەبوو مێژووشی نەنووسرایتەوە کە یەکەمین جاری شەرەفخان نووسیەتی میرەک بووە واتە کەسێکی دەسەڵاتدار بووە هاتووە نووسی پاش ئەو محەممەد ئەمین زەکەی وەزیرێک بووە لە دەوڵەتی عراقی هاتووە مێژووی نووسیتەوە دواتریش مەسەن لە سەردەمی دەوڵەتی عراقی لە ساڵی 1970 و با بڵێن 85-86 بەشی مێژوو لە زانکۆ ئیسلاحادین لە هەولێر کرایتەوە ئەوە دەسەڵاتێک بۆ هاتووە بەشەی کردیتەوە و دواتر ماستەر و دکتۆرای ماستەر یەکەم جار کراوە دوای ڕاپەڕین ئەو بەشە پەرەی پێدرا و با بڵێن دکتۆراشی لێکراوە ینی لێرەدا دەسەڵات بە هەموو زۆرەکانی هاوکار بووە بۆ ئەوی مێژوو بنووسرێتەوە ئەو جاگەر کەم و کوڕی هەبی نووسینەوەی باشترە لەوەی هەر مێژوو هەردوو ئاراستەکان نێگەتیڤ و پۆزیتیڤ بەڵێ ینی بۆ نمونە من جارێک لە تاوتوێکردنی نامەچی ماستەر بوو قوتابیەکە دەڵێ سوپاسی فلان کەس دەکەم ئەو دەقەیلۆ کردمە کوردی لە تورکی ئەوە لە ئینگلیزی فلان کەس دۆی چاپ کردم یەگوتم سوپاسی حکوومەتی هەرێمیش بکات و مەسەرەن بە خۆڕایی خوێندنی ماستەر دەخوێنی خەڵک لە وڵاتان مەسەرەن بە پارەیەکی زۆر دەخوێنی یعنی لێرەدا ئەگەر حکوومەت داعمی ئەو عملیەی نەکا مەسەرەن بەلانی کەم ژمارەی نامەی ماستەر و دکتۆرایەکان لە کوردستان ناگاتە ئەوەندا لێرە ئەگەر بێگومان هەموو کارە کە مرۆڤ دەیکا کەم و کوڕیشی تێدا لەوانەیە لە نووسینی مێژووشدا ئێمە کەم و کوڕیمان هەیە ئەوەش نەک لە مێژوو لە بواری یاسا هەیە کەم و کوڕی لە بواری پزیشکی هەیە لە واز لە ئێستا بین بەڵام سەیری مێژوو ڕابردوومان وڵاتی کوردستان وڵاتێک بووە هەمیشە لە ژێر دەسەڵاتی هێزە داگیرکەرەکانە یعنی بۆ بەژێر سمی گوێدرێژ و ژێر پێی سەربازەکانی و دەوڵەتی عوسمانی سەفەوی قاجاری ئەوانەی هێزە ناوچەیەکان وە ئەندازەیەک هێزە نێودەوڵەتی و گەورەکانیش لەم ناوچانەدا یعنی مێژوێک نووسراوەتەوە مێژوێکی ژێردەستەیی بووە زۆربەی جار
ئایا ئێمە نموزەجێکی وامان هەیە یعنی لەناو مێژووە کە کورت مێژوویەکی لە ساتە وەختێکا نووسی بێتەوە کە خۆی لە قووەت و دەسەڵاتێکا بوو بێ جیاوازەوەی بۆ نە باسی شەرەفخانی بەدلیسیەکەی کە خۆی بیرێکی میرنشینی بەدلیس بۆیە لەسەر دەمێکا بۆ شەرەفنامە لە ڕاستیدا ئەوەی کاتی هێزەکە دەتوانین بڵێن پاش ڕاپەڕین پێشتر نمونەمان نەبووە و من ڕایەکم هەیە بە شێوەیەکی مەجازی ینی ئەو ڕای خۆمە من پێم وایە کورت لە ناو مەتنی مێژوو نەبووە ینی لە نووسیندا ئەوانەی لێکۆڵینەوەی دەرچوون دەنووسن کتێب دەنووسن هەندێک جار یان نامەی ماستەر و دکتۆرا دەنووسن دەزانن نووسینی مەتن هەیە و پەراوێزی شەیە مەتنەکە عادەتەن بەهێزترە لە پەراوێزەکەی من پێم وایە کورد لە زۆربەی قۆناغەکانی مێژوو لە پەراوێز بووە لە ناو مەتنی مێژوودا نەبووە یعنی بۆ نمونە من پسپۆڕی مێژووی هاوچەرخم بەڵام بەشێکی زۆر ئەو نامانەی سەدەکانی ناوەڕاست ئەوانی لە وڵاتان پێی دەڵێن مێژووی سەدەکانی ناوەڕاست ئێمە لە کوردستان پێی دەڵێن مێژووی ئیسلامی با بڵێن کە دەی خوێنیەوە حەز دەکەی کورد لە ناو مەتنی مێژوو نییە لە پەراوێزە حەز دەکەی ئەو مێژووە هەندێک جاران وەکو بەڵێ بەڵێ هەندێک جاران ئەو مێژووەکو لاستیق ڕادەچێشرێ حەز دەکەی ئەو توێژەرە داتای نییە بە زۆر دەیەوێت ژمارەی لاپەڕەکان زیاد بکە عنوانەکدادنێ گەورەترە لەو ناوەرۆکەی لێکی بۆ نمونە من بۆ نمونە چەند نمونە کردلۆ دەینەوە مەسەرەن کە دێتن لەسەر پەیوەندی کورد بە ئیسلام دەڵێ یەکەم پەیوەندی کورد بە ئیسلام جابان کوردی باشە جابان کوردی ناوی لێ ئەوە چەند حەدیثێکی جێڕایتەوە لە پێغەمبەر صلی الله علیه وسلم بەڵام وەکو برادەرە گوتی باشە ئەو جابانە چییە بوو ئەو سەرۆک عەشیرەت بوو وەلە ئەو کاتی سەفیر و قونسڵ و ئەوانە نەبوو ئەو نوێنەری کورد بوو باشە و ژنی هی نابوو منداڵی هەبوو ئێمە هیچ زانیارێکمان لەسەر نییە بەڵام توێژەر هەر لەبەرەوەی هەر ئەوەندەی لەبەردەستە ناونیشانێکی گەورە دادەنێ شەش لاپەڕی لەسەر دەنووسی بەڵام لە نەتیجە چ هەیە تەنها ئەوە کەسەکە ناوی جابان کوردیە لەوانەشە کوردیش نەبی ینی بۆ نمونە ئێمە گۆرانی بێژێکمان هەیە ناوی عارەب عوسمانە هەموو کەس لەوانەیە بیناسی بەڵام ئەوە کووردە و ناوی عارەبە شەرت نییە ئەوە عارەببی بە ناوەکەی یعنی لێرەدا زۆربەی ڕووداوەکان وایە بۆ نمونە مەسەرەن دەڵێ ڕۆڵی کورد لە دەوڵەتی ئەمەوی کە تەمەشای ڕۆڵی کورد لە دەوڵەتی ئەمەوی دەکەی دەبینی ناچارە کۆمەڵێک سەرچاوی پلە دوو بینی دێتن تعریفی ئەربلی لۆ دەکات تعریفی نازەم شارە کوردیەکانن لۆ دەکات داتای لە بەردەستدانیە ئاخیری دەبینێت و توێژینەوەکی دەخوێنێەوە 20 لاپەڕە لەوانەیە جاروێ نامەچی ماستەربی ئاخیری پەیوەندی ڕۆڵی کورچیە لە دەوڵەتی ئەمەوی ئاخر خەلیفەی دەوڵەتی ئەمەوی ژنەچی کوردی هینایە نازەم ئەو شانازیەکە ئێمە باسی بکەین دواتریش لەبەرەوەی باڵێن خزم و کەسی ئەو ژنا یعنی زۆربەی ڕووداوەکان بەو شێوەنە ئەمە لە پەراوێزی مێژوو بەڵێ دیوی دووەمی ینی پرسیارەکە منەمەوێت تەواوکاریەوە بێ تا چەند کورد کەوتوتە ناو چاواشەکاریەکانی مێژوەوەی کە دکتۆر هیواش ئێمای بۆ کرد چاواشەکاریەکان لە ڕاستی دکتۆر هیوا وەکو گوتیە من لەگەڵیمە نسبەی کەمتری بێگانەکان کردیتیان مەسەنەوەی مەسعودی و ئەوانە هەندێک شیلوانەی هەر تێگەیشتنیان وابی مەسەن ئێمە کە دەڵێن مەسعودی شخصێک بۆ مێژووی نووسیتەوە ئەو کاکتا زانکۆ نەبووە ڕێبازی لێکۆڵینەوەی زانستی نەبووە تێگەیشتنی وا بووە لە بۆ مێژوو لەبەرەوە مە ناکرێ بە پێوەری ئێستا بیپێوین بەڵام ئێستاش بەڕاستی چاواشەکردن هەیە جاروێ مامۆستای زانکۆش دەیکا بۆ مەبەستی شخصی دەیکا جاروێ بۆ مەبەستی خۆ نزیکردنەوە لەلایەنێک دەیکا جاروەیە هەر بۆ ئەوەی لە توێژەرە چیدی بدا با بڵێن دەچی مێژوو چاواشە دەکا یعنی ئەم توێژەرەکەم قسە دەکەم لەبەرەوەی کەیفی بە من نایە لەوانەیە عکسی قسەی من بکە و بگەڕێ لە دوای سەرچاوە بۆ ئەوی بەس با بڵێن لە کەسایەتی توێژەرە چیدی بدا بیاوێ ئەو بشتێنەوە دەچی مێژوو بە شێوەی یعنی ئەوەش وەکو گوتم هەر لە ناو مێژوو نووسان نییە لە ناو هەموو بهێنەیەک ئەتو پارێزەری باش و خراپەت هەیە دکتۆری چاک و خراپەت هەیە ئەندازیاری باش مێژوو نووسەکانیش هەمویان بەڕاستی هەمویان نموزەجی نینە یعنی ئەمن هەموو جارێ ئەو نمونەیە دکتۆر عیماد عەبدولسەلام ڕەوفەیە بە ڕێزی پرۆفیسۆرە مامۆستایە لە زانکۆی سەلاحەددین شتێکەیە پێی دەڵێن ڕێبازی لێکۆڵینەوەی زانستی کۆمەڵێک مەرزدانرای دەڵێ مێژوو نووس دەبی وابی دەڵێ مەسەن دەبی ڕاستگۆبی دەبی ئەمین بی دەبی مەسەلەی نەتەوە و مەزهەب و نازانم چ کاریگەری لێ نەکات دەبی پارە کاریگەری ینی کۆمەڵێک سیفاتیان کۆ کردیتەوە ئەو دەبی لە مێژوو نووس دابی
جارێک دکتۆر ئەمات قسەی جوانی گوتی ئەرێ بەڵێ بە کورتی بەڵێ بەگوتی ئەرێ پێغەمبەر صلی الله عليه وسلم دوو صفەتی هەبوو دەیانگۆ الصادق الأمین ئەوە پێغەمبەر بوو معجزە بوو ئەو دوو صفەتە لەوی کۆ بووە ئەوانە لەگە ئەو دوو صفەتەی هەشت صفەتی دییان بەلای کەمی کۆ کردیتەوە دەڵێ لە مێژوو نووسدابی ینی ئەوە شتەشی میسالیە لە ڕاستیدا کۆ نابیتەوە ینی ئەو میسالیە کە دەڵێ مێژوو نووس نابی قومیە تەسی نابی پارە و نابی منسب و نابی سیاست و ئەوە یعنی میسالیاتە کاتێ دکتۆر هیوە هەموو ئەمانەی باسەکرێن ئەمانە کاریگەریانەیە کۆڵە لە چێکردنی مێژوە لە دروستکردنی مێژوە بەدڵنیاییەوە ینی هەر وەکو بەڵگەی زیاتر مەسلەی مشیری حەمی سلێمان کە بەڕێز دکتۆر کەمال مەسار هەر خۆی دواتر ڕوونکردنەوە سەرەتاوە شتێکی لەسەر نووسێ دواتر ڕوونکردنەوەیکە لەسەر ڕاستکردنەوەی ئەو هەڵانی کە ڕوویاوە مەسەلەن لەسەر مشیری حەمی سلێمان ئەو هەڵانی کە دروست بۆ لەسەری یاخود تەنانەت کێشەی مەلای خەتێ لە مێنشینی سۆران ینی کە وەکۆڵە گفتوگۆ و دانووسانێکی زۆری لەسەرەوەی فعلەن مەلای خەتێ فتوایەکی لە شێوەی هەیە یان نارە هەیەی فتوواکە ئەوە هیچ ڕوخانەکە مۆزوعێکی بەڵێ ینی لەبەر ئەوە لەو چاواشەکاریانە زۆر هەیە بەڵام من ئەگەڕێمەوە بۆ ئەو وتەی بەڕێز کە جەنابی دکتۆر وتی ئێمە لە مەتنی مێژوویە وجودمان نەبووە تەنها لە پراوێزا بوون لە ڕاستیە ئەوە ڕاستە بەڵام پەیوەندی تەنها بۆ نییە کە با بڵێن ئێمە دەسەڵاتێکی بەهێز و گەورەمان نەبوو لە ڕاستیە ئێمە وەکۆی جەناوی باسی کرد لە سەردەمی با بڵێن ئیسلامی ئەوەی کە پێوترێ چاخەکانی ناوەڕاست مێنشینی زۆر گەورە و بەهێزمان هەبووە یعنی لەو مێنشینانی کە ناویان نێ بە تایبەتی بۆ نموناگەر مەڕوانی یاخود دۆستەکی ناوبنی باز لەوا کرێکە نزیکی سەدەیەک با بڵێن ئەمانە حکومڕانیان کردەوە بەڵام بۆچی کێشەی گەورەی مێژووی ئێمە لەوایە بۆچی لە دوای ئەم فەرمانڕەواییانە ئێمە ئەزمموی حکومداری کوردی بەردەوامی نییە بۆچی ناتوانین ئەم ئەزمونە درێژە پێبین قەت ئەبێ دابڕان دروستە بێ یەکێکی وەکو با بڵێن بەندێک ئەندەرسن لە کتێبەکەی ئەلجەماعەت المتەخەیلە باس لە چیەکە ئەڵێ باس لە دروستبوونی دەوڵەتی نەتەوەیەکە ئەو ئەڵێ دروستبوونی دەوڵەتی نەتەوەی لە ئەوروپا کۆمەڵێک ڕیشەی هەزار و ڕێگی هەزاری هەبوو یەکێ لەوانە ئەوەیە کە با بڵێن دەسەڵاتی بنەماڵە فەرمانڕەواکانن لە ئەوروپا باز لە ڕۆلی بۆربۆنەکە عایلەی بۆربۆنەکە لە دروستکردنی فەڕەنسایە باز لە هابسبۆرگەکە لە دروستبوونی ئەڵمانیا و نەمسایە مەسەلەن ئەم دەسەڵاتانە لەوێ ئاوا ئەزمموی حکومداری خۆیان گواستۆتەوە بۆ دوای خۆیان بەڵام ئێمە ئەو هەموو مێنشینە کوردیەمان لە عوسوڵ ئیسلامی و لە سەردەمی نوێش هەبووە لە مێژووی نوێ بەڵام ئەزمموی حکومداری لە لای کورد نەگوازراوەتەوە پرسیارێکی دیکە لە بەڕێزێنەکەم وەکو بۆ چوونەکەی دکتۆر مەحا بۆچی وەکو بەڕێزی ئاماژە بێکرد کۆمەڵی میرنشینی بەهێزمانەوە بێگومان وایە لە سەردەمی ئیسلامی شاوە حەسنەویە عەنازیە مەڕوانی ئەوانەی کە ئەوە ناوەکانی هەندێکیان چوونیەکەن بەڵام بۆ من بەو دیوەی کە ئەوەی وەڵامەکەی دکتۆر محەممەد بە بەڕێزی دەڵێن بۆ کورد دەبێ هەمیشە لە هامشا بێت لە مەتنانە بێت لە ناو مێژووە لە ڕاستە پەیوەندی گەورەی بە خۆمانەوە هەیە من ڕاستە باز لە هۆکاری نێودەوڵەتی ئەوان ناکرێت بەڵام لاوازی تاکی کورد کەم هۆشیاری تاکی کورد لە کۆمەلگای کوردی و بەرامبەر بە مێژووی خۆی هۆکارێکی سەرەکیە بە تەڕانی من بەڵێ من ئەمەوەی بەرنمەکەم تەواوێت بە کورتی لە نیو خولەکە ئەگەر بتوانیت لەسەر کۆی تەوەری بەرنمەکە شتێکت ما بێت وەڵام من سوپاسانەکەم بۆ ئەم بەرنمەیە بەڕاستی و ئێمە پێویستە زۆر بە وردی قسە لەسەر مێژوو بکەین بە تایبەتی مێژووی کورد چونکە مێژووی کورد تا ئێستاش من هەمیشە ئاڵێم زەوێکی نەکەڵراوە پێویستی بە کێڵانێکی ورد هەیە پێویستی بە پێداچوونەوە و بە لێ توێژینەوە هەیە جارێکی تر و ئەبێ ئێمە زۆر بە وردی مامەڵی لەگەڵا بکەین بە کورتی دکتۆر بەڕێزی هیچی مابوو دەتوانین بڵێن ئەو قۆناغی ئێستای واقعی کورد بە بەراورد لەگەڵ سەردەمەکانی تر باشترینیانە لەوانەیە لەگە هەموو ئەو کەم کوڕیانە هەیە و بۆ ئەوەی کورد پستە مەتنی مێژوو پێویستە دەوڵەتی خۆی هەیە بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر محەممەد عەبدوڵڵا کاکە سوور مامۆستا لە زانکۆی سەلاحەدین دکتۆر هیوا عەزیز مامۆستا لە زانکۆی سلێمانی سوپاس باوەدەبوونتان لە بەرنامەی سۆراغی مێژوو زۆر سپاس بەڕێز و خۆشەویست بەم شێوەیەتمە کۆتایی سۆراغی ئەم جارەمان تا سۆراغێکی تر بەخۆی گەورە و میرەبانتان دەسپێرم خواتان لەگەڵ کاتێکی خۆش.